خۆشەویستان لەم تۆرەدا باس لە بابەتێک دەکەین کە پێویستە یاخود پەیوەستە با خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی ئەمڕۆ کۆتا تاقیکردنەوەی خولی یەکەمی خوێندکارانی پۆلی 12 لە ماوەکانی داهاتوودا خولی دووەمیش دەست پێ دەکات و دواتر زانکۆڵاینیش لە ماوەکانی داهاتوودا کارا دەبێت. ئێمە باس لە شێوازی دروستی پڕکردنەوەی زانکۆڵاین دەکەین، باس لەوە دەکەین کە ئەم ساڵ بەراورد بە ساڵەکانی پێشوچی جیاوازیەکەی لە نێوان دابینکردنی کورسەکانی خوێندن لە زانکۆپی مانگەکاندا، باسی شێوازی خوێندنی پارالێڵ و هەروەها ئێواران و هەروەها و بابەتەش دەکەین کە هەندێک لە خوێندکاران لە دەرەوەی شار پەنادەبەنە بەر خوێندن بۆ ئەوەی بەشێکی دیکە وەریان بگرێت. من گفتوگویان بابەتە لەگەڵ مامۆستا یوسف علی دەکەم کە لێ پرسراوی تۆماری کۆلێژی تەکنیکی کارگەریە لە زانکۆی پۆلیتەکنیک. مامۆستا بەخێر بێ. زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدای مامۆستا. مامۆستا با بوو پرسیارە دەست پێ بکەین کە بەگشتی ئەم ساڵ شێوازی دابینکردنی کورسی لە زانکۆپی مانگەکاندا چۆن دەبێت؟ تا سڵاو لە ئێوە لە بینەران بابەتی دابینکردنی کورسی هەموو ساڵێک با بڵێن بە میکانیزمێک کرێ سەرۆک بەشەکان با بڵێن بەپێی بوونی مامۆستا بەپێی هۆڵی وانەوتنەوە بەپێی مختبەرات ڕێژەیەک لە خوێندکار دیاریەکەن و لە ڕێی سەرۆکایەتی زانکۆ و ئەنجومەنی زانکۆ بڕیاری لەسەر دەرێ و پەسەند دەکرێ و ئەنێرێ بە وەزارەت پاشان بەپێی ڕێژەی دەرچوون و مەسەڵەن خوێندکارانی پۆلی 6 با بڵێن وەزارەت زۆر بکات بەڕایش لەگەڵ زانکۆکان لەگەڵ ئەنجومەنی زانکۆکان لەگەڵ سەرۆکی زانکۆکان تەنانەت لەگەڵ سەرۆک بەشەکانش ڕێژەکە زیاد دەکرێت تر بەپێی دەسەڵاتی خۆیان ڕێژەکە ینی زۆر کات لە دوای پەسەندکردنی ڕێژەی کورسەکانش جارێکیکە کورسەکان زیاد دەکرێتەوە لەبەر بەرژەوەندی گشتی خوێندکاران. زۆر باشە مامۆستا بابەتێک کە ئەویش پێوەستە بە پارالێڵ و بە خوێندنی ئێوارانەوە لێرەدا چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت چۆن خوێندکار بتوانێت ئەم بەشانە لە پاڵ زانکۆڵایندا هەڵبژێرێت؟ وەڵاهی پێش هەموو شتێک ینی پرۆسەی با بڵێن وەرگرتن لە زانکۆپی مانگەکان زۆر هەستیارە خوێندکار 12 ساڵ ئەرکە کێشێ کەسوکارەکەی ئەرکی پێوا کێشن بۆیە هەروە ئاسان نییە بڕیاردان لەسەر هەڵبژاردننی بەشێک پێویستە خوێندکار پێشتر وشیار بێت ینی وشیار بکرێتەوە لەبارەی ئەم بەشانە چین ئەبێ بە چی بۆ چی نەکرێت زۆربەی خوێندکاری ئێمە پشت بەوە بەستێ کە بەشێک هەڵبژێرێ و بە ماوەیەکی کەم تەواوی کا و داهاتوویەکی گەشی هەبێ دابمەزرێ ینی کەم کەسەیە تەنها بێ بخوێنێ بڕانامەیەک بەدەست بێنێ بۆیە زۆربەی چاوی لەسەر ئەو بەشانەیە کە دامەزراندنی هەیە یاخود هەلی کاری زیاترە بۆیە مەوزوعی پارالەڵ و ئێواران جارێ گرنگتر هەیە لەسەر ئەوە مەسەن قسە بکەین کە ئەوەی خوێندکار چۆن ئەو بەشە هەڵەبژێرێ پارالەڵ و ئێواران سوودی خۆی هەیە و ئەگە کولفەکەشی مەسەرەن کولفە بێ بۆ خوێندکار بەڵام خۆی ئەتوانێت فازەڵە لەسەر هەڵبژاردننی پارالەڵ و ئێواران بکەن بۆ نمونە قسمێک لە زانکۆی سڵاحەدین و خوێندکاری ماڵی لە سلێمانیە ئەگەر ئەو قسمە لە سڵاحەدینی شوێری گرێ مەسەن ڕەنگە لە ساڵەکە 2 ملیۆن سەرفکە هاتوچۆ ئەو کاتە خۆی ئەتوانێت بڕیاردا ئەم قسمە بە 500,000 لێرە هەڵەبژێرێ لەبەرەی حەزی لەو قسمەیە ئەو کاتە یعنی تۆ توانی بڵێ ئەمە ئەتوانێت سوود لەمە ببینێ ینی کاتێک حەزی لەو قسمەیە لەو کاتەیە بڕیار لەسەر پارالەڵدا ئەو قسمێکە خۆی حەزیلەتی شوێنێکی نزیکتر هەمان کولفەی کە هاتوچۆ بکە ڕەنگە مەسەن 2 ملیۆن سەرفکە لە ساڵەکە بەڵام لێرە بە کولفێکی کەمتر ئەتوانێت لەوە بڕیاردا ئەتوانێت سوود لەوە ببینێ یاخود ئێوارانەکە دەرەجەیەکی کەمتر لە پارالەڵەکە شوەرەگرێت ئەتوانێت سوود لەوە ببینێ ئەمە بۆ حەزی خوێندکار سوودێکی زۆر باشیە بەڵام پێش ئەوە زۆشتی گرنگتر هەیە کە خوێندکار بڕیاری لەسەر بدا ئەم قسمانە تەنها بە تایتڵ تێ نەکەوێ ینی تایتڵی قسمەکە ینی قسمەکان هەموو قسمی باشن بڕوا بکە زۆر کات من تەرکیزم نەکردوتە سەر هەندێک قسم بۆ خوێندکاران لەبەر چی لەبەری زۆرینیان ئەیانوێ قسمێک بێت داهاتووی هەبێ بۆ نمونە زمانی کوردی قسمێکی زۆر باشە بەڵام بۆ خوێندکار ئەوانەی کە ئەیانوێت دابمەزن هەلی کاری لە کەتی تایبەت و لە دامەزانی حکومی زۆر کەم بووە تەرکیز نەکراوەتە سەری مەسەن زۆر خۆم هانی خوێندکارم نەدابێ ڕەنگە مەسەرەن ئەوانەی کە ئەیانوێ زیاتر هەلی کاریان هەبێ بەڵام وانە ئەوش گرنگی خۆی هەیە 2 هەفتە پێشێستا کەسێک کوردی تەواو کردبوو هەلی کارێک لە زانکۆی لە زانکۆکانی کەنەدا لە سنتەری توێژینەوە دەستکەوت بە باشترین داهات ینی دەستکەوت ینی بۆ نمونە هەموو قسمێک داهاتووی خۆی هەیە هەموو قسمێک گرنگی خۆی هەیە بەڵام نسبێ زیاتر کەمتر دێنە سەر ئەوەی کات چۆن خوێندکاران بتوان خۆشیان هەوڵ بدەن لەگەڵەوەدا بەڵام باسی ئەوە بکەم مامۆستا ینی لەم ساڵانی ڕابردوودا و بە ئێستاشەوە بەشێکی زۆر لە خوێندکاران ئەوداڵن بۆ ئەو بەشانی کە وشەی پزیشکی تێدایە چ لە شیکاری نەخۆشی بێت چ لە بێهۆشکاری بێت چ لە هەر بەشێکی پزیشکی بێ زیاتر هەوڵی بۆ درێت ئایا تەنها بەشە پزیشکەکان لە ئێستادا هەلی کاری بۆ دەڕەخسێنرێت لە هەرێمی کوردستاندا با بڵێن؟ خۆی قسەکە زۆر ڕاستە زۆر دقیق وایە ینی قسمی پزیشکی هەبووە مەسەرەن
پێشتر خەڵک ناچوو بۆی مەسەن بۆ نەپەرستاری ئەیانوت ناچین بۆ قسمە ئەو قسمە مەسەرن ناوەکەی ئەوە نییە بەڵام وەکو هەلیکاری هەبوو سیرەکەی تەنانەت قسم وا هەیە 20 دەرەجە 25 دەرەجە چۆتە سەر معدلەکەی ئەو شەکەوتە سەر یەکێک لە هەڵەکانی خوێندکار ئەم بەرزکردەوەی معدلەیە تەڵەب لە قسمێک ئەکا زۆرجار ناچێت بۆ قسمەکەی پێش ئەوی باس ئەوەی تۆ بکەم ئەمە زۆر گرنگە ینی هەندێک قسم هەیە ناونیشانێکی پزیشکی پێوەیە مەسەن شتێک نزیک لە پزیشکی پێوەیە خوێندکار ناشزانێت چییە لە دەرەوەی شارە لە شوێنی چکەیە تەڵەبی ئەەکە ئەم قسمە چل کورسی محدودی هەیە کۆمەڵی خوێندکاری زۆر تەڵەبی لەسەر ئەکا مەسەن دەرەجەکەی ئەچێتە سەروی 95شەوە بەڵام دوایی سێرەکەی ئەو خوێندکاران من نازانم چێ ناڕۆم بووی ینی ئەو چل کەسێک کە وەرگیراوە دوای بێتە 15 کەس بێتە 16 کەس هەمووی ئارەزوی ڕۆیشت نەکە ینی زۆر گرنگە پێش هەموو شتێک بزانی ئەو بەشەی بۆی ئەچی چییە پرسیار بکە ئەنتەرنێت هەیە خەڵکی شارەزا هەیە یعنی پێویستە خوێندکار وشیار بێت لە هەڵبژاردننی ئەو قسم کە تۆڵێ 50 بەش بنووسە تەنها بۆ پڕکردنەوەی فۆرمەکە ئەوە ناگەێنێتەوە هەز بەشێ نەشە زانیە بینوسینە ئەبێ ئەو بەشانە بنووسی پڕکردنەوەی ئەو فۆرمە ئەبێ کۆمەڵێ بەش هەڵبژێری چەند دەرەجەیەک لە خۆت بەرزتری وەرگرت بێ بۆی ئەڵێ ئەگەر دەرەجە دابەزی بەڵکو وەرم گرێ کۆمەڵێ دەرەجە هەڵبژێری کۆمەڵێ بەش هەڵبژێری کە هاوتای دەرەجەکەی خۆت بێ 100% بۆی ئەڵێ لە حاڵەتی وەکو پار و پێرار بێ بەڵکو لێ وەرم گرێ بۆ حاڵەتی ناتەبعیش ئەگە دەرەجە زۆر بەرز بێت چەند بەشێک هەڵبژێری لە کۆتاییە کە لە دەرەجەکەی خۆت نزمتر بێ ئەڵێ ئەگەر هەر ئەمانە وەری نەگرن با ئەم بەشانە وەریگرێ بەڵام مەرجە هەموو بەشەکان لەگەڵ حەزی خوێندکار بێ خوێندکار خۆی حەزی لێ بێ قسمێک نەنووسێ کە حەزی لێنێ و دوای ئەبێتە کێشە بۆ کەسوکاری بۆ خۆی بۆ سیستەم بۆ هەموو کەسێک یعنی بۆیە پێش ئەوەی بەشەکە هەڵبژێری پێویستە دیاریکەی ئەو بەشە حەزت لێتی سەرکەوتوو بیتە یا سەرکەوتوو نابی ئەو بەشە پزیشکیانە تەڵەبی زۆر لەسرە بەڵام بەشی کەش هەیە بۆ نمونە ناکرێت مەسەن وەکو ڕێکلامێ نەبێ بۆ بەشێک بۆ نمونە دەرەجەی کەمش مەسەن 65 قسمی ئەلکترۆنی هەیە ئیدارە ئەلکترۆنی هەیە ئایتی هەیە بۆ قسمی ئیدارە ئەلکترۆنی هەیە بڕۆ ناکەم ینی کەسە و بایەخی پێ بدە بەس بۆ گرنگ نییە ڕابکە نازانم مەسەرەن سەرۆک بەشەکەشی چییە بەس لەما حەدی بەکرێتەوە قسمی ئیدارە ئەلکترۆنی هەیە تۆ باسی ئەوواکەین سیستەم بەرەو ئەلکترۆنیە بین پێویستمان بەوەیە خەریجی و قسمە هەبێ پشتی پێ بەسترێن جوازات دەبێ بە ئەلکترۆنی جنسێ بێ بە ئەلکترۆنی دایرەکان بێ بە ئەلکترۆنی پێویستمان بە قسمی ئەلکترۆنیە ینی گرنگی خۆی هەیە هەموو بەشە گرنگی خۆی هەیە ینی ئێمە ناکرێت تەنها لەسەر بەشە پزیشکەکان با بڵین تەرکیزکەینەوە ئەی باشە ئەعماری وڵات بە چیەکرێ ئەی ئیشە بەشە هەندەسەکان ئەی بەشە ئیداریەکان ئەی باشە ئیداری وڵات چێ بەڕێوە ئەبا ئیداری داوایرەکان چێ بەڕێوە بە ئیداری کۆمپانیەکان چێ بەڕێوە بە ئێمە گرنگی بەشەکان زۆر گرنگە بەشمان هەیە مەسەرەن کارژێری پرۆژەکان ڕەنگە خەڵک مەسەن وەکو کارژێرێک سەریکە گرنگترین شت دەوڵات کارژێری پرۆژەیە ئەم بەشە لە زانکۆی سلێمانی وابزانم بۆ نمونە من نمونەی بەشێک ئەهێنمەوە وەکو ڕکلامی ناو بەشانە چکە لە زانکۆکی بنیشتنیە بەس تەنها گرنگە خەڵک بزانێت تۆ ینی هەموو شتێک لە ژیان پرۆژەیە کە تۆ ئەو بەشە تەواو کرد ینی ئەتوانی ئیداری پرۆژەیەک بدەیت ینی هەر بۆ ژیانی خۆشت گرنگی هەیە ینی ڕاستە بەشە پزیشکەکان گرنگی خۆی هەیە لەبەر ئەوەی خەڵک پێویستی بەوەیە دابمەزرێ پێویست بۆیە ژیانی خۆی تەکوینکە بیر لەو ئەکاتەوە بەڵام بەشی کەش هەیە و ئەمە ئەکەوێتە سەر توانای خوێندکار باشە ئەگەر تۆ توبی گشتیش تەواوکەی کەسێکی لێ هاتوو نەبی نەتوانی سیڤێکی بەهێز بۆ خۆ دروستکەی نەتوانی لەو مادانەی ڕۆژانە وەرێگری سوودمەند بی لەو لاش پزیشکێکی سەرکەوتوو نابی بەڵام ئەگەر بێت و پەیمانگایەک تەواوکەی بتوانی سیڤێکی خۆت بەهێزکەی سوود لەو وانانە وەرگری کە مامۆستا پێت ئەڵێ ئەتوانی کەسێکی سەرکەوتوو بی من بە یەک نمونە ئەوە تێبگەێنم خوێندکارانی بازرگانی بۆ نمونە کاتێک کە چنە ئامادەی بازرگانی بیرلەوە کەنەوە ئەڵەن عدادی قورسە ئاڵۆزە دەرناچین لە فیزیا لە چیمیا لە ئەحیا دەرناچین ئەسنە بازرگانی لە بازرگانی کۆمەڵی مادە وەرەگرن تەنها چەند کەسێکیان لە پەیمانگاکان و لە ماحەد لە زانکۆکان وەرەگیرێنەوە سێرەکەی دوایی لە یەکەمەکانی زانکۆن یعنی مانای چییە هەموو کەسێک ئەگە هەوڵدا ئەتوانێت سەرکەوتوو بێ شەرت نییە لەو قسمە لە بازرگانی مادام هەوڵەدا فێرە بێ ئەو مادانە وەرەگرێ دێت لە سێرەکەی لە زانکۆ یەکەمەکان لەوانن ینی خەڵکانێک وا بیر نەکاتەوە لە هیچ شتێکە بڵێ من لەمە سەرکەوتم هەموو شتێک هەوڵدانە ینی خوێندکار لە 3 لە 6 ئەبێ وشیار بێ شتێک نەبێتە عقدە بووی بڵێ من لەم لایەنە باشتیم ناتوانم لەوە سەرکەوتوم هەموو شتێک هەوڵدانە ئەتوانێت سەرکەوتوو بێت توش ئاماژت پێک ینی حەزی خوێندکار پێویستە لەگەڵ ئەو بەشانەی کە دیاری دەکرێت بگرێتەوە بەڵام لێرە ینی زۆر جا کەسوکار فشارەکەن زۆر جا کەسوکار فشاری ئەو لە خوێندکارەکانیان دەکەن کە بەشێکی پزیشکی بەشێکی یاسایی بەشێکی هەندەسەی لەسەر ئەمە چیاڵیت خۆی کەسوکار دڵسۆسترین کەسە بۆ خوێندکار بە تەکید ئەبێ خوێندکار جوێی بۆ بگرێ بە تەکید بەڵام کەسوکارش ئەبێ مەسەرەن بیر لە شتێ بکاتەوە مەسەرەن کەسێک مامۆستایەکە یاخود ئەندازیارێکە یا پزیشکێکە مەرزی هەموو شتێک بزانێت لەبارەی ئەم بەشانەوە
من 20 ساڵە لەو مەجالەی شەکەم خۆم بە شارەزا نازانم یعنی هەموو ساڵێک شتی تازە دێتە پێشەوە بەپێی زروف شتەکان ئەگۆڕێ دۆخەکان ئەگۆڕێ سەردەمانێک کۆلێجی کشتتوکاڵ بوویتایە منەظەمەی فاو هەلی کاری هەبوو باشترین زانکۆ بوو باشترین کۆلێج بوو سەردەمانێکش هەلی کاری نەبێ مەسەلەن تەڵەبی لەسەر نابێ دەرەجەکەی دێتە 60ەکان مەسەلەن ئەمە ئەتوانی بە دۆخەکە ئەگۆڕێ ناکرێ من کە مامۆستایەک بووم بڕیار لەسەر چارەنووسی هەموو کەسەکان بدەم مناڵەکانم بدەم خەڵکی کە بدەم ئەبێ لانی کەم خۆم بەدواداچوون بکەم پرسیار بکەم ئەم بەشانە چین ئەنج بڕیار لەسەر چارەنووسی مناڵەکەم دەم ئەم مناڵە 12 ساڵ خوێندوێتی پێوەی هیلاک بوومە مەسروفم کردووە 4 ساڵێکە مەسروفێکە یا 2 ساڵێکە لە پەیمانگا مەسروفێکی ناکرێت چارەنووسەکەی بە بێبیرکردنەوە بەبێ هەڵسەنگاندن لەسەر ئەو بەشە بڕیاری لەسەر بدرێ مامۆستا بابەتە گرنگەکە زانکۆڵاینەکە چۆن پڕ بکرێتەوە و کێ پڕی بکاتەوە یان ئێستا زۆر شوێن هەیە کە لە بەرامبەر بڕێک پارەشدا هەنێجار زانکۆڵاینت بۆ پڕەکەنەوە و لاخیری شاسێرەکی ئەو بەشت بۆ نایەتەوە کە دڵخواستە یان نمرەکەت شایستەیەتی کێ بۆمانی پڕکاتەوە چۆن پڕ بکرێتەوە زانکۆڵاین خۆی وەکو سیستەم ینی سیستەمێکی زۆر جوانە زانکۆڵاین لەبەرەوەی من زۆر دەمێکە با بڵێن ئیشی تیا ئەەکەم ئاگدارم کە کەمترین ینی هیچ چینێکی تێدا نیە هیچ بە یاریکردنیی تێدا نیە چکە سیستەمێکی شەفافە ئەوە زۆر زۆر گرنگە بەڵام قەزی ئیشکردن لەسەری من ڕێزم هەیە خەڵکانێکەن زۆر ئیشی تیا ئەەکەن زۆر هەوڵەدەن بەڵام ئەمە ئایتی نییە مەسەرەن بۆ منە ئەڵەی فلان کەس سپۆر لە بواری ئایتی ئەم مەجالە مەجای ئایتی نییە ینی مەجای ئایتی مەسەن ئیشکردن لەسەر کۆمپیوتەر هەموو کەسێک توانێت ئیش لەسەر و مەجالە بکە ئەم مەجالە ئەبێت تۆ لەسەر ئەو بەشانە شارەزاییت هەبێ ئەم بەشانە چەند وەری گرتوون ئەم بەشانە چەند وەری ئەگرێ ئەم بەشانە چین ئەبن بەچی ئەم بەشە ناونیشانی وەزیفەکەی چییە دوای تەخەڕوج زۆر بەشمان هەیە لە دوای تەخەڕوج تا ئێستا ناونیشانێکی وەزیفی دیاریکراوی نییە تۆ بڵێ من ئەمە ناونیشانی وەزیفەکەمە داوای هەلێکی کار بکەیت بۆیە ئەوانی کە پڕی ئەەکەنەوە دەستخۆشییان لێکم هەر کەسێک بن هەر شوێنێک بن هەر کەس و ئامانجێکی هەیە مەسەن شوێن هەیە مەسەن وەکو ڕێکخراوە هەیە وەکو لایەنی سیاسیە هەیە وەکو کۆمپانیایە هەیە وەکو پەیمانگایە هەیە وەکو کەس تاکە کەسێکە هەمووی هەرێک و ئامانجێکی هەیە بەڵام من هەر ئەوەنە ئەڵێم ئەگەر ئەشیکەن بە زیاتر لە مەجالەکە ورد ببنەوە زیاتر مەسەن شارەزایی پیاکەن و شتێ بکەن چارەنووسی خوێندکارێک بە هەدەر نەدەن بەڕاستی خوێندکار هەیە جاروا هەیە هاتۆتە لامان ئەمە موساڵ سنتەرێکی ڕایشکاری کە بە سپاسەوە وەزیری خوێندنی باڵا کە ڕامان دەستپێرێ و دامەزراوەکەشمان ڕێگەمان پێئەدا ینی ئەو چەند ڕۆژە تەفەڕۆکەین بۆ هاوکاری خەڵک ینی هەموو کات کردومانە بەڵام سێرەکەی خەڵکە بووە بە دەرەجەیەکی زۆرەوە لە شوێنە کاتۆتەوە کە نە ئەتوانێت دابەزین کە نە ئەتوانێت بیگوێزێتەوە هیچ شتێک ناتوانێت بکە بە هەڵەپڕکردنەوە ینی تەنها ئەوەنە ئەڵێم چۆن ئەیکەن چی ئەەکەن کۆمپانیایە پەیمانگای هەر شتێکە ینی تەنها شتێکی جوان بکرێ ینی کەسێک ئەگەر لە مەجالێک شارەزانە بووی دکتۆرێک ئەگەر خۆی ئەبدەیت نەکرد توانای زانستی باش نەبوو گوناحە چارەسەری هەڵەبدا بە نەخۆشەکەی ئەمەش هەمان شتە بڕوا بکە ئەمە بگرە زۆر زۆر خراپترش ئەشکێتەوە یین تۆ داهاتوی کەسێکە فوتێنی باشتر وایە ئەو کەسانی کە ئەیکەن من دەستخۆشییان لێکم هەچ کەسێ بێت چکە وڵات پێویستی بەوەیە کە لە هەموو ڕوویەکەوە خەڵک ئاسانکاری بکرێت لە شتەکان قیچێکە بەڵام شتێک بکرێ کە حەقی شتەکەی پێ بدەیت ئەگەر نەیزانی قیچێکە نێکی باشتر من پێ دەڵێم خەڵکێک هەیە ئەڵێ من پرۆفشناڵم من خەبیرم لەو مەجالەوە ئای تایتڵ ڕیکلام بۆ خۆیەکە 21 ساڵ لەو مەجاالەیەشەکەم ناڵێم خەبیرم ینی هیچ شتێک ینی بەردەوام گۆڕانکاری تێدایە بەڵێ زۆر چاکە هەنێ لە خوێندکاران خەمی ئەوەیانە مامۆستا کە لە دەرەوەی شار ناویانیەتەوە یان زۆرجا هەندێک لە خوێندکاران خۆیان دەرەوەی شار پڕ ئەەکەنەوە بۆ ئەوەی بەشێکی باشتر وەریان بگرێ کاتێک کا خوێندکارێک دەچێتە دەرەوەی شار ئەخوێنێ دواتر ئاسانکارەکان بۆ گواستنەوەی شوێنی خوێندنی ئەم خوێندکارە لە شوێنەکە بۆ شوێنێکی دیکە چۆنە وەڵاهی ئەو سیستەمە هەموو ساڵێک ڕێنمایەکان کە بیدایەتی با خوێندکار بەرچاوی ڕوون بێ مەسەرەن مانگی حەوت وەزارەت ڕێنمایی نوێ دەرەکە تایبەت بەو ساڵە هەموو ساڵ ڕێنمایەکان ئاسانکاری تیا بۆ خوێندکار ینی کۆمەڵە مەرچە بووە مەسەرەن بۆ منە لە قۆناغێک بۆ قۆناغی دەرەچێت هەفتا بهێنێت ئەتوانێت گواستنەوە بکات یاخود حاڵەتی مەسەرەن زەواج حاڵەتی وەفاتی دەرەجەیەت زۆر کاتش لیژنە طبی حاڵەتێکی مەسەرەن زۆر دەگمەنی نەخۆشی هەبێ ئەوەش کاری پێکراوە ئەمە زۆر گرنگە بۆچی خوێندکارێک مەسەرەن حەزی لە پزیشکی دانە لە سلێمانی 98 وەری گرتووە لە دهۆک 97 وەری گرێ بۆ نمونە زۆر ئاسایە ساڵێک لە دهۆکە خوێنێ هەفتا بهێنێ یاسا ڕێگەیدا بێتەوە ناو شار بەڵام ئەو کاتە ئەکەوێتە سەر
لۆدی بەشەکە موافقی سەرۆک بەشەکە ینی زۆر کات مەسەن سەرۆک بەڕێزەکان مەسەن ڕاگرەکان مەسەن بەهۆی نەبوونی هۆڵ بەهۆی نەبوونی تاقیگە ینی ڕەنگە نەیانتوانی بێ بڕیارێکی دروست دەن چەند کەسێک وەرگن چەند کەسێکی مەحدود نەقل کراوەتەوە یاخود نەکراوە یاخود بەڵام بەپی یاسا وەزارەت هەموو ساڵی ئاسانکاری کردو ڕێگەی داناوە کە خوێندکار بۆی بتوانێت بە حەزەکەی خۆی بەدەست بهێنێ خوێندکارێک حەزی لە پزیشکی ئەسنانە لە هەولێر لە دهۆک بە دەرەجەیەکی کەمتر وەربگیرێت دوای ساڵێک ئەکەوێتە سەر توانای ئەو خوێندکارە بتوانێت هەفتا بهێنێ بێتەوە ناو شار ینی ئاسانکاری لەو ڕۆ کراوە لە ڕووی گواستنەوە ئەمەش بەشێکە لەلایەنی ئیجابی مەسەلەن پرۆسی وەرگتن ینی خوێندکار هەوڵی داوە بۆ پزیشکیدان بە دەرەجەیەک نەیتوانی وەرگیرێ لە شوێنێکی باشتر وەرگیرێ زۆر ئاساییستە بۆنمە لە یاسا لێرە یاسای ئێرە مەسەن دەرەجەیەکی وەرگرتووە لە ڕانیە بنمونە یاسا هەبوو سەر بە سەرۆکایەتی مەسەلەن زانکۆ وەکو تایتڵەکە مەسەن خەڵک نەیەدۆزیەوە شوێنەکە بەڵام بە دەرەجەیەکی کەمتر وەرگیرە خەڵک بۆ حەزی یاسا بوو بۆم پڕ کردوتەوە یاساکەی بۆ هاتوتۆ زیرەک بووە هەفتای هێنا دوای ساڵێک هاتۆتۆ فەرقی چەند دەرەجەیەکی زۆر هەبووە هاتۆتۆ سلێمانی دانیشتووە یعنی تۆ ئەو پرۆسی کە باس کرد پرۆسێکی زۆر گرنگە خوێندکار لی تێبگا ینی زۆر کات ئەتوانێت ساڵی قوربانی بدا ساڵی لە ماڵ دوور بێ قیچێکە بەڵام جوودەکەی خۆی توانی جهد بکە ئەگەڕێتەوە ناو شار نەیتوانی جوودکە با 4 ساڵ لێ بێ بۆ حەزێکی خۆی ڕۆیشتۆ قیچێکە لەسەر ئەو جوهد و تاق و توانایی خوێندکار کە تۆ باسە کرد ینی ئێمە ئێستش ئەبیرین هەندێ دەرچووی بەشە پزیشکەکانەیە کە ماوەی چەند ساڵێکیشە لە ماڵا دانیشتون لێرەیە با بڵین خوێندکار تاق و توانای خوێندکار هەوڵدانی خوێندکار چۆن ڕۆڵ دەبینێ لەوەی کە بەشێک کە هەلی کاری تێدانە خۆی هەلی کار بۆ خۆی بڕەخسێنێت زین چۆنە وەکوتم خوێندکار ئەگەر لە هەر شوێنێکا بێ نەیتوانی خۆی سوود لەو مادانە وەرگێ ناتوانێت سوود وەرگێ بەشە پزیشکەکان ئێمە بەپێی بیئەی وڵاتەکەمان پێویستمان بە مەسەن کەرتی پزیشکی زیاتر بووە هۆکارێک بۆ بۆی کە مەسەن چۆنەڵی بەشێکی کریتیکەڵە ینی بۆ نمونە تۆ ئەگەر نەخۆشخانەیەک داخرێ ناوچەیەک وێران ئەبێ ینی ئەمە وای کردۆ کە بەشە پزیشکەکان ضرور بن زیاتر مەسەن هەلی کاریان هەبێ یاخودکردنەوەی بەشێکی زۆر لە نەخۆشخانەی تایبەت ئەمە هۆکارێکی زۆرە بۆ ئەوەی بەشە پزیشکەکان زیاتر هەلی کاریان هەبێ بەڵام لەمەش کە تۆ ئەگەر نەتوانی خۆ دروستکەی بەشی پزیشکی چی لە تۆ بکە ینی تۆ نەتوانیت مەسەن تۆ بەشی پەرستاری تاواکەی نەتوانانی دەرزی لێدەی ینی بۆچی باشی ینی لەکوێ پشتت پێ بەستن بەشی پزیشکی تەعاملە لەگەڵ حیاتی ئینسان ینی تۆ ناکرێ مەسەرەن کەسێک نەتوانێت خۆی دروست کات و بابلن شارەزایی هەبێ و لەوێ پشتی پێوەستی لە بەشی پزیشکیش من ینی سەیری کە بیر لە چی بکرێتەوە ئینسان هەندێک بەش کە پێویستن ئێستا بۆ من دەستخۆشیەکەم لە مەسەن لەیەکێک لە پەیمانگاکان مەسەن دروستکردنی ددان کرابۆیەوە دروستکردنی ددان زۆر گرنگە مەسەرەن ئاسانکاری ئەکا مەسەن بۆ ئەوەی کۆمەڵە کادری وەسەتی لەو مەجالەیە دروست بێ ڕەنگە دکتۆرێکی دان ئیشی خۆی بکات بەڵام ئەو کەسێکە لە مختبەر ئیشەکە با دەرچوو ئەم بەشە بێ مەسەن بەشی چاو لە شوێنێک کراوەتەوە جێگەی دەستخۆشیە با کادری وەسەتی لەو مەجالە هەبێ پەرستاری مناڵان لە سلێمانی کراوەتەوە دەستجێگەی دەستخۆشیە ینی تۆ لە هەموو نەخۆشخانەیەک زۆرترین نەخۆش مناڵە پەرستاری مناڵان یعنی اختصاص ینی تۆ تایبەتی بە عنایەکردنی مناڵ ینی زۆر زۆر گرنگە مەسەن ئەم شتانە ینی لە مەجالە طوبەکانش ینی پێویستە کۆمەڵی مەجال بکرێتەوە بچیتە پسپۆڕی ورترەوە بۆی کە کادری تایبەت بەو مەجالە هەبێ مەسەلەن نەک کادرێک هەموو ئیشەکان بکەن کادری تایبەت بەو مەجالە هەبێ بەپێی پێویستی ئەبێ هەموو شتێک لەسەر بنەمای توێژینەوە بکرێ بەڕاستی سەرکەوتوترە بێ کۆمەڵێک کادر هەستن بە توێژینەوە مەسەن کادری طوبی کادری مەسەلەن خوێندنی باڵا توێژینەوە لەو مەجالانە بکرێ بۆی پێداویستەکان دیاریکەن پێداویستەکانیان دیار کرد کادرەکان لەسەر و ئەساسە دیاریکرێ زیاتر ئەتوانی پشتی پێبەستێ و کاتە ئەم کەسە پسپۆڕەکەی ورتر بوو پشتی زیاتر پێبەستێ خۆی زیاتر تەشجیع ئەبێ ناچێتە ئەوەی کە مەسەن شتێکی دووبارە و ڕۆتین یعنی بڕوانامەیەکی ڕۆتین و دووبارە وەرگێتەوە بیر لەوە کاتەوە ئەم شتی ئەم جیاوازە بۆیە کادریی باشتر پەروەردابێ باشە چون بەشێکی پێویست دیاری بکەین مامۆستا بۆ نمونە ئەگەر کەسێک لە هەڵەبجەدا بنیشێت هەڵەبجە دەزانین ناوچەیەکەکە زەوی کشت و کاڵی زۆرە لەوێ بەرهەمی کشت و کاڵی بۆ تەواوی عێراق نارداکرێت لەوێ خوێندکارێک لە هەڵەبجە بەشێکی کشت و کاڵی بخوێنێت باشتر نییەوەکەوەی لە بەشێکی تر بخوێنێت کە لە نێو هەڵەبجەیە کاری دەست نەکەوێت خۆی قسەکە زۆر جوانە بەڵام ئەمە ئیشی لەسەر کراوە زۆر کاتش مەسەن زۆربەی زانکۆکان بەدەستخۆشیەوە من ئاگادارم بیر لەو لایەنە ئەکەنەوە بەپێی موقعی جغرافی بیر لەوە بکەنەوە چی شتێک پێویستە بۆیان بەڵام خۆی بەڕێگەی زانستی ئەبێ ڕئیس وحدەی ئیدارەی شار مەسەلەن لەم منطقەیە مەسەن بە ڕاوێژ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان
هەڵسەنگاندنێکە چی کادرێک پێویستە بۆ ئەم منطقەیە چی کادرێک پێویستە ینی لێرە ئەبێتە هۆکارێکی ئیجابی لەم ناوچەیە پرۆپۆزەڵێک ئامادە ئەکات و تەقدیمی ئەو زانکۆیی ئەەکەن ئەو پەیمانگایەکەن لەو ناوچەیە ئەوانش دراسەیەکەن و بە پێوی داویستی و چەندێک بتوان بەڕاستی مختبەراتی ئەوێ هەموو بەشێک مامۆستای پسپۆری ئەوێ هۆڵی وانەوتنەوەی ئەوێ بەڵام پرۆپۆزەڵەکە ئەبێ هەموو شتەکانی تیابێت و تا چەند بویان ئیسیعاب بکرێ و کاتە لە ڕێگەی ئەنجومەنی پەیمانگاکەیە ئەنجومەنی کۆلێجەکە ئەچێتە ئەنجومەنی زانکۆ و مسادقە ئەکرێ و پێشنیارەکرێ بۆ وەزارەت و بڕیاری لەسەر درێ یعنی ئەساسەکەی خۆی ئەبێ وحدەی ئیدارەی شار هاوکار بێ لەم شتە بەڵام زۆربەی کات پەیمانگاکان بۆ خۆیان ئەو دراسەیان کردووە زانکۆ کۆلێجەکان ئەو دراسەیان کردو وەک ئەبینین مەسەن لەو ناوچانەی کشتتوکاڵین بەشی کشتتوکاڵی تێدایە لەو ناوچانەی مەسەرەن بابەتی پەترۆڵ ئەوی تایە مەسەن بەشی نەوتی تایە ینی تا حدێک ئیش بۆ کرا بەڵام پێویستی بە دراسی ورترە و لێکۆڵنەوەی زیاتر لەو مەجالە بۆی بڕیارەکان دروستتر بن ینی سەرکەوتوو بن ینی ئەم بەشەکە ئەکرێتەوە نسبەی نەجاحی ینی تا ئێستا ئەبێ بیر لەوە بکرێتەوە نسبەی نەجاحی زیاتر بکرێ مامۆستا تۆ زیاتر لە 20 ساڵە لەم بوارەیە کارەکەی پێشببینی دەکەیت کە ئەم ساڵ نمرەکان چۆن گۆڕانکاریان بەسەردادێ ئێستا بۆ نمونە ساڵی پاروتیان نمرە بەرزە بێتەوە ساڵە پێشەوتیان دابەزێ ئەم ساڵ تا ئێستا چۆن پێشببینیەکرێت وەڵاهی بەوتیان ناکرێ خوێندکار ئەبێ زۆر لەوە وشارتر بیرکاتەوە وەکوتم لەسەر تەڵەبە قسمێک پلانی خوێندنی نردووە بۆ وەزارەت پاش مسادقەکردن چ خوێندکاری ئەوێ لێرە بەپێی ئەو مەرجانەی ئەو بەشە دایناوە چل خوێندکار بەرزترین کۆنمرە و شایستەترین لەگەڵ گونجاندنی ئەو مەرجانەدا هەڵدەبژێرێ ئایا ئەگەر تۆ مەسەرەن کەس تەقدیمی قسمێکی نەکرد چی لێدێ دەرەجەکەی دا ئابزێ من تەنها ئەوەندا ڕێنوێنی خوێندکارانەکەم بەشێک کە نەیانویست نازانن چییە یا بەدڵیان نییە بۆ پڕکردنەوەی فۆرم نەینووسن لەبەرەوەی ئەو بەشە ئەم تەڵەبی لەسەر ئەکا ئەم ڕەنگە 95 هەبێ بەشێکی 85 ئەنووسێ ئەم وەرەگی لێ حەقی کەسێتر ئەخوا ئەین کەسێکی تر مەسەن ئەگەر ئەم نەبێ مەسەن بەپێی ئەو ڕێنجی کە دانراوە ئەو پلانی وەرگرتنی کە هەیە کەسێکی کە سەرەکەوێ بەڵام ئەم شوێنەکەی ئەم ئەگرێت دوایش ناچێت بۆ بەشە بۆیە لەسەر تەڵەبە ناتوانێت کەس پێشببینی کا بڵێ ئەم ساڵ دەرەجە چۆنە بێ و دەرەجە چۆن نابێت لەبەرەوەی هەموو ساڵێک مەسەن تۆ جار وایە لە دەوروپشتەکەی خۆت لە خوێندنگەکەی خۆی ئەم خوێندکارا بینێ دەرسینەوە نەهاتووە ئەڵێ ئەم ساڵ دەرەجە زۆر کەمە جاروا هەیە لە لادەیەکە چوارنەوە هاتۆ پێنجنەوە هاتۆ ناتوانانی قیاسیکەی تەنها دوای پڕکردنەوەی زانکۆلاین دوای پرۆسەکە بەپێی تەڵەبی ئەو خوێندکارانەی کە داوا پێشکەشەکەن بۆ بەشانەی کە ئەیانەوێ ئەو کاتە دەرەکەوێت کە چی بەشێک چەند ئەەکەی و چەند ناکەی بەڵام تقریبا هەموو ساڵەکان جگە لە قسمی پزیشکەکان ئەوانی تر متقارب بوو نزیک بۆ لێکۆ قسە پزیشکەکانش یان ساڵ بە ساڵ بەرزتر بۆتەوە ئەویش وەک پێشتر ئاماژەمان پێدا پەیوەندی بە هەلیکار و پەیوەندی بەو بیرۆکەوەی هەیە کە خەڵک وا هەستەکە بەشێکی پزیشکی تەواوکە 100% هەلێکی کاری دەستەکەی لانی کەم زۆر کات کەسەکان من دواندوو من بیر لەوەکەنەوەڵی ئەگەر هەلیکارشم دەستنەکەی بۆ حیاتی خۆم پێویستم پێێتی لە وڵاتە شارەزایم هەبێت لە بەشی پزیشکیە زۆر باشە هەندێک جار خوێندکاران خۆیان تاقیکردنەوەکان شەڵ بکەن بۆ نمونە دوای ئەخەن بۆ خولی دووەم هەندێک جار بەهۆی زروفێکەوە بێ ئەکەونە خولی دووەمەوە خوێندکارانی خولی دووەم ئەو خوێندکارانی کە بە خولی دووەم لە قۆناغی شەش دەردەچن شێوازی وەرگرتنیان و بێبەشبوونیان لە بەشێک لە زانکۆ پەیمانگاکاندا دروست دەبێت زانی چۆن هیچ کات سواز بۆخوا ئەنی ئەو هەوڵانە ئەگەر هەش بوو بێت مەسەن خۆی تەنها لە هەموو سیستەمێکی خوێندنە دەوری دووەم ینی سزای خۆی هەیە دەوری دووەم داشکانی نمرەی هەیە بەڵام لە هینی شەش با بڵێن لە خوێندکارانی شەش بەردەوام ئاسانکاری کراوە بەڵام ئێمە باسی ئەوە نەکەین چکە ئەوە مەسەن ئێمە ناتوانین بڕیار لەسەرەوە دێن سیستەمەکە دوای چۆن بڕیارەدا دەوری دوم چۆن حسابەکە دەوریەکەم ئەوە ئیشی بن نییە مەسەرەن ئەوە لە وەزارەت مەسەن دواتر بڕیارە درێ مەسەرەن ساڵ وایە ئەژمارەکرێ ساڵ وایە ئەژمار ناکرێ با بیر لەوەکەین خوێندکار مەرج نییە هەمووی بتوانێت کۆلێجی پزیشکی بێنێ مثلا خوێندکارێک مستەواکەی 65 سێرەکەی 3 ساڵ امتحانەکەاتەوە 65 نێ قەچێکە مانای ئەوە نییە مەسەن مستەوای نییە بەرە لە 65 بەشێک هەڵبژێرە کە لە ئاستی خۆت بێ لەو بەشەوەرە خۆت پێ بگەێنە خۆت تەکوین کە ئێستا بۆ نمونە من سیرم لێ دێ قسمی ئامار و زانیاری لە زانکۆی سلێمانی قسمێکی زۆر باشە وەرە قسمێکی معلوماتیە قسمێکی ئەحساییە مثلا دەرەجەی زۆر کەم بوو لە بەرەوەی کەس سیرم لێ دێ لەبارەی قسمەوە شارەزایی نەبێت تەڵەبی لەسەر نەبێ ئەو قسمە لە زانکۆ ئەهلەکانش نییە ینی قسمێکی تەسەورەکەم زۆر باش بێ هەر بۆ ژیانی خۆت پێویستە باشە هەر نازانم بچێ سەرۆک بەشێتی چۆنە بەس وەکو بینینێ وەک تێبینیەک باشە خوێندکارێک 65 بقەیچێکە باو قسمە هەڵبژێرێ
باشە جاروای 65 لە پەیمانگایکی دەروی شاروەر ناگیرێ یعنی تۆ لە ناو شار قسمێکی وا هەیە بۆ تەقدیم ناکەی با هەفتاد هەبێ با لە قسم وەرگیرێ قسمێکی بۆ خراپە ینی تۆ توانی داهاتویکی کەش بۆ خۆ دروستکەی ئەحسا ئەساسترین شتە لە هەموو دنیاە یعنی سە زۆربەی ئەوانی توێژینەوەکەن بە دوای کەسێکی ئەحسایە گەڕێن کە بەیاناتەکەیان بۆ بکە ینی توێژینەوەی ئەم وڵاتە هەمووی پێویستی بە فلتەری ئەحسایی هەیە ینی بۆ گرنگ نییە بۆیە من ناتوانم هەموو بەشەکان لێرە ڕوونکەمەوە هەر بەشە و گرنگی خۆی هەیە پێویستە سەرۆک بەشە بەڕێزەکان مەسەن تۆماری کۆلێجەکان هی پەیمانگاکان گرنگی بەشەکان بۆ خوێندکار ڕوون بکەنەوە لانی کەم لە شوێنێکی ئاوها مەسەن لە هەر ڕێگەی سوۆشال میدیا لە هەر ڕێگەیەکەوە بێ خوێندکار پێویستی بە ڕوونکردنەوە هەیە پێویستی بە وشارکردنەوە هەیە پێویستی بۆی لەو بەشە تێبگە بەڕاستی خوێندکار گوناحە هەندێک کەسێ دایک و باوکشی خوێنەواریان نییە ئەوانە چی بکەن چۆن تێبگەن لەو بەشانە داهاتووی چیە ئەبێ بە چی ینی زۆر گرنگە لەسەر ئەم بەشانە لانی کەم ڕوونکردنەوە هەبێ لە پیجەکانە لەسەر بەشەکە ڕوونکردنەوە هەبێ لەسەر مەسەرەن وانەکان مادەکان ینی خوێندکار هەیە هەندێ مادە هەیە ینی سەرنجی ڕائەکێشێ ئەچێ لەو مادەیە سەرکەوتوو ئەبێتە کەسێکی پسپۆر لەو مەجالەیە ینی زۆر گرنگە ڕوونکردنەوەی تاو لەسەر بەشەکان هەبێت بە هەست ڕێگایەک بێ بگا بە خوێندکار زۆر سپاس بۆ مامۆستا یوسف عەلی لە پرسراوی تۆماری کۆلێژی تەکنیکی کارگەری لە زانکۆی پۆلیتەکنیک مامۆستا بەخێر بێ زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا خۆشەویستان وشانێکم دەبێت و دەگەڕێمەوە وڵاتە